طبعا دوونێ شتێکم بەبەرچاو کەوت و تەماشەم کرد کە باسی ئەو سزنەی بەشار ئەسەد دەکات. سیدنیە ناوێک لەو ناوانە بێ کە ئەگەر ئەوە ڕاستبی بەجددی ئەوە ماساتە. ئەویش ئەوەیە لایک ڤیددیوکە لە بیرمەکە لەگە سبسکرایبی چەناڵەکە ئەگەر دەتانێت ئەو قسەی و ئەو چیرۆکە بە تەواوەتی ببیستن بەردەوام بن تا کۆتایی ڤیددیوەکە. هەروەها معلوماتێکی تر بە ئەو کەسانێکی ئەتا ئێستا سبسکرایبی چەناڵەکەیان نەکردێ نزیکەی 150 ئەو کەسانێکی تەماشای ڤیددیوەکان دەکەن سبسکرایبیان نەکردێ. طبعا بارەس بکەین ئەو هەواڵەی کە دوونێ دیتم کە پێشەوەی باسی ئەو هەواڵتان بۆ بکەم یان ئەوە باسی ئەو شتانتان بۆ بکەم کە گوێم لێ بۆ کە ئایا ئەو شتە ڕاستە یان ناگەر ڕاستبی بەجددی کارەساتە. بەس پێشەوەی بۆتان باس بکەم باسی سترەکچەری سزنی سیدنیاتان بۆ دەکەم کە لە ساڵی 1970 لەلایەن حافز ئەسەدی باوکی بەشار ئەسەد بنیاندراوە لەلایەن کۆمپانیایەکی ئەڵمانی کە لەسەر شێوازی لۆگۆی مارسیدیزە کە دەکەوێتە 30 کیلۆمەتر لای باکووری دیمەشق. طبعا ئەو سزنێکی سێ تابقی زۆر زەخمە کە ئەوانە پێ دەڵێن ماکسیمم سکیوریتی پریزن، یعنی بە ئینگلیزی لە زۆربەی وڵاتان لە ئەمریکاش ئەوانە کە ئەو سزنانەیە کە زۆرترین سکیوریتی دەدایە بۆی هیچ کەسێک لەو شوێنانە بە هیچ شێوەیەک لە شێوەکان ناتوانێت ڕابکاتن، یانیش هیچ کەسێک ناتوانێت لە دەرەوە هجوم بکاتە سەری بۆی ئەوە دیواریان دەرگای سزنەکە بشێنی یەکێک لە ئەوانەی کە گیراوەکان بڕفێنی و ڕابکەن. طبعا ئەو ماکسیمم سکیوریتی پریزنانە کە سیدنیا یەکێکە لەوانە. طبعا ئەوەندە بێزگەلەوەی کە گەورەیە تقریبەن زەیشی تێدایە کە حیمایەتی دەکات نەک پۆلیس و ئەوشتانە، ینی یەک فرقەی کامری زیشی تێدایە کە ئەوە بەس ئیشی ئەوەیە لە حالەتی ئیمەرجەنسی هەموو دەسەڵاتێکی لەبەردەستە کە هەموو شتێک بکاتن بەس بۆی حیمایە لەو سزنە بکاتن. طبعا ئەو سزنەوە پێم گوتن کە لە سێ تابق پێکاتیە و پێکاتوە لە 4 نوع سزنی سپی، سزنی سۆر، سزنی شین، لە هەمان کات سزنی ڕەش. طبعا بۆ هەموو ئەو داتانەی کە خەڵک دەڵێ کە سزنەکە پێکاتێ لە چەند تابقێک لە ژێر عەرز بەس ئەتا ئێستا ئەو داتانە پشتڕاست نەکرایتەوە. بەس ئەو سزنە پێشی بۆتان باس بکەم کە پێکاتوە لە چەند ئەو چار بەشە. ئەو کاتێک کە ئەو شۆڕش جێرانەیە کە لە سووریا توانیان حکمی بەشار ئەسەد بڕوخێنن ئەو کات ئەو سزنە چوونە سەر ئەو سزنە بۆی ئەو زۆرترین ئەو جیراوانە بەڕڵاکەن و بۆی فریبن و بستنە ناو ئایلەکانیان نزیکی 300 کەسیان توانی ئەو بکەن. بێزگەلەوەی کە نزیکی 300 کەسیان ئەوە کرد ئەو سزنە پێکاتوە لە چەند هەزار خەڵک لە ناویدا ژیا و لە ناوی گیراوە. هەتا ئێستاش ئەو کەسانیان نەدێتیتەوە. بێزگەلەوەی زۆر ڤیددیۆ بڵاو بووە کە تەماشا دەکەن لە کامرە مراقبە خەڵک هەمووی سزنە ینی لە ئەوەی دانیشتووە لە ژوورە کە مەسەلەن 2 کەسە 10 کەس تێدا 20 کەس تێدا لەوێن دەردانیشتووە لە هەمان کاتیشدا ناتوانن چۆن بۆی بڕۆن و نازان لە چ ڕێگایەک بۆی بڕۆن. طبعا ئەوانەی کە زۆربەیان بەربوون ئەوانە لە سزنی سپی بوونە، ینی لە جانبی سپی. طبعا ئێستا بۆ باسی سۆر و شین و ڕەش و ئەوانتان بۆ دەکەم ئەوانە بۆ چە و ناوانیان لێدرایە. طبعا سزنی سپی بۆ ئەو کەسانەیە کە تومەکەیان تۆزێک خەفیفە یان مەسەن تەقریرێکیان لەسەر نووسری وە یان بە شێوازێک لە شێوازەکان بەرامبەر بەشار ئەسەد قسەیەکیان کردووە یان ڕێزی ڕسمی بەشار ئەسەدیان نەگرتووە یان برادێکی تقریر لەسەر نووسیوە بۆی لە ئەوەی حزبی تۆزێک بچێتە پێش. طبعا ئەوە لە هەمووی خۆشترە و سزنەیەوە پێدێن نون و سزنەکە ئەوەندە خەفیفە. بەس طبعا بۆ ئەو کەسانی کە دەستنە ئەو سزنە پێشەوەی بیانوێ ئەو بکەن چکە ئەو سزنە سەر بە وەزارەتی بەرگری بوو نەک سەر بە وەزارەتی ناوخۆ. لەمان کاتدا بۆی ئەو کەسانێکی یەکەم زار دەگیرێن و بیان ترسێنن و لە هەمان کاتیشدا بۆ ئەوەی وایان لێ بکەن بە هەموو شێوەیەک لە شێوەکان تعزیبی نەفسی و جەسەدیان بدەن بۆی بتوانن کۆنتڕۆلیان کەن و زاڵ بن بەسەریان و وایان لێبێ کە مردن خەونەکە بۆوان و ناگەن پێی یەکەمین دەقە بۆی ئەتراف بکەن لە ژوورێکیان دادنان هێشتا ئەو بەس بیدیاتە دێنە ناو سزنی لە ژوورێکی دایاندنا پڕ بوو لە نەفەر هەمووش مردینە هەموو لە عەردی کەتینە ئەو لەوێن دەر بۆ ماوەی چەند ڕۆژ دەماوە یان مەسەلەن لە ژوورێکیان دادنان بۆ ماوەی چەند ڕۆژ دەبا بە پێویان نەدەبا دانیشت بە ینی دوور لە ئێوە ئەگەر پێویستی بە توالێت با دەبا هەر بە پێ و توالێت کرد بە هەر لە جێ خۆش ناو سزنەکە لەگەڵ یەک دنیا نەفەری دیکە لەگەڵوی گیراون لەمان کات یەک دنیا نەفەر لە عەرکەوتووە و لەولا فڕدراوان هەمووی مردوونە. ئەو مجەڕەد بۆ ئەوەیە ئەو تعزیبە نەفسیە لە ناو مێشکیان دروست بیتن. ئەتو هێشتا هاتی ئەو سزنە هێشتا ئەتراف نەکردێ بۆی بزانی چارەنووست لەوانە باشتر نابی ئەتو چارەنووست ئەو هادەبی فڕە دەدرێ لە ناو ئەو سزنانە بە مردووی بەبێ کەس لێر بپرسێتەوە بەبێ کەس بزانێت. طبعا ئەو کەسانێک کە زۆربیان دەگیرێن لەو سزنە بە شێوەک لە شێوەکان ئایلەکانیان نازانن و بگرە
ئایلەکانیان زۆر پارەیان وەکو ڕەشۆ بەرتی لەدا بەس بۆی زارێ بزانن کوڕەکەیان یان منداڵەکەیان لە چێ گیرایە و لەسەر چ گیرایە ئەو پاشوی بێن هەوڵدەن ئایا مەجای هەیە بەربدرێ پارەی بدەن ڕەشوە یان ئەو پۆلیسانە تەمانەوە هەموو سزنی سپیە سزنی سپی خواردنیان دەدانێ بە پێی پێویست بەس بۆی نەبرن چونکە هەموو شتێک لەو سزنە دیزاین کرابوو بۆی ببێتە تعزیب بۆ ئەو نەفەرانە یان مەسەن بۆ منە شەوان هەموو دەرکەداخرایە یەکێک لە ئەوەکان ئەوانەی کە حرەسەکان داتن سەرخۆشە یان شتێک تۆپەکی فڕە دەدا ئەو تۆپە لێگو ئەو تۆپە لە چی ڕابۆستیتن لە ناو کام دەرکی ئەم ئەو دەرکی دەکەمەوە نەفەرە چرال چێشم ئەتەسبێنێ تعزیبی دەرم چونکە زۆربەی و کەسانی لەوێن دەربوون هەموو نەفەری سادی متعایان بۆی دەدیت کە چۆن تعزیبی نەفەری تر بدەن ئەوتر لێرەوە خەڵک بە ترس و لەرزەوە لە ناو سزنەکەی بوو نەیدەزانین تۆپەکە لە چی ڕاوەستە هەموو دقە و تانیان دەژمار ئەو پۆلیسە بەلایوان تێپەڕەبی دەرکی دەکاتەوە یان نەچکە دەرکەی بکات و لەوێن دەژ بە عشوایی یەکەچی هەڵدەبژات طبعاً زۆر شت هەیە لەسەر ئەو سزنەی کە شێوازی تعزیب و شێوازی ئەوەی ینی بەجددی ئەمنە چەند ڕۆژێک کە تەماشای ئەو هەموو مەقالە و ئەو هەموو ڤیددیۆم کرد ینی تووشی سەدمەی بووبووم ینی گەیشت بوومە ئەو ئاستەی سزن لە دنیامە بۆ ئاستەی ینی باورکە یەک دوو شەویش هەر خەوم لێ نەکەوت لەبەر ئەو مەسات و ئەو ترازیلیای کە بە چاوی خۆم دیتم یان ئەوانەی کە لەوێن دەربووینە بەربووینە ئەو مۆزوعەکان و چیرۆکانیان جێڕایتەوە ئەگەر حەستان لێ ڤیددیۆیەکی تر بە تەفاسیل دروست دەکەم لەسەر ئەوەی کە ئەو شێوازی گرتن و شێوازی عەزاب و ئەوەکان چۆن بووە تەمانە ئەو سزنی سپی سزنی سۆر ئەوە پاش ئەوەی کە 2010 غەڵەت نەبم زۆربەی ئەوانەی لە سزن تەمەڕوت دەکەن وەکوابی بەسەر حرەسەکان و زابتەکان هەمویان دەگرن وەک ڕەهینە بۆی شەرت لەسەر ئەوەی دابنێن لەسەر ئەو پۆلیس و ئەوانەی کە لەوێن دەرن کە پێویستیان بە دکتۆریە پێویستیان بە خواردنی باشترە پێویستیان بە تەهویە پێویستیان بە توالێتی سەحیە پێویستیان بە هەموو شتەیە دوای پاش مفاوزات و ئەو شتانە هیچ حەلیتریان نەما چونکە هیچ نەبوو بیخۆن ڕازی بوون بە شەرتەکانیان بە حساب دووبارە لەگەڵیان باشتر دەبنەوە و لە سزن و هەزیەتیان نادەن و ئەو شتانە طبعاً پاش ئەوەی ئەوە وەکو قەسەبخانێک بوو زۆربەیان کوشتن هەرچی خینی ئەو کەسانەیان دەریان هینە بەو ئەوانەی کە لە سزنەکانی ترن یان ئەوانەی تازە هات بوون هەموو دیوارەکانیان سۆر کرد بە ڕەنگی خینیوان و بۆی ئەو سزنە بە تەواوەتی بووتە سۆر کە ڕەنگی سۆرە لەمان کاتدا سزنی شین بۆ ئەو تعزیبە مەکسیمەوەکان کە بەکار هاتیە بۆ نمونە ئەوەیان بەکارهێنا شتە کاپیسە بوون ئەوەیان دەخستە ناوی بە تەواوەتی کەپسیان دەکرد وەکو دوو جیاز ئەو بە زیندی چەندجار نەفەریان کەپس کردی و لە هەمان کاتیدا بە مردووی کەپسیان دەکرد هەموو خینەکە لێدەدات هەموو وەزنی کە 7 کیلۆ بوو دەبوو 10 کیلۆ خستە ناو عەلاگەچی عەلاکەیان فڕەتدا ناو ژوورێکی پڕی خوێوا و خوێ بوو بۆی لەش بۆی ئەو بەدیە بەهیستە بە شێوەیەک لە شێوەکان ینی شی نەبێتەوە لە هەمان کاتیدا ئەو سزینەکانی تریان زیاتر پێ بترسێنن طبعاً ئەوە بە نسبەت ئەوەی ئەو خەبەرەی بیداتی ڤیددیۆ باسم کرد ئەویش خەبەری ئەوە بوو کە لە سزنی ڕەش کە پێی دەڵێن سزن الأسود ئەوەی کە ڕوویدا زۆربەی ئەو شتانێک ئەو تعداد جنسیانەی ئەو شتە وەحشیانەی ئەو تعزیبانەی ئەو شتانی هەر هەمووی کامەرەی لێ بۆ دانراوە هەمووی ڕیکۆرد کراوە بە لایڤ و زۆربەشی حەسەب داتایەکان کە ئێستا بڵاو بۆ تۆ دەڵێن زۆربەی لە دارک وێب و لە دیپ وێب هەمووی عرض کراوە لایف و ئەو ڤیددیویانە فرۆشراوەتەوە وەکو بیزنس ئەو سزنەیان بەکارهێناوە ڕژێمی بەشار ئەسەد حتا وەکو بەکرێش بەکریانداوە بۆ نمونە کە تۆ کابراایك زۆر دۆڵەمەندی ڕقل لە یەکە چیە دەتەوێت بگیریان دەتوێت تۆڵەی لێ بکەیان دەتوێت بە هەموو ئاگرنەوەکان لە ناوی بەی پارە دەدەی ئەو ڕژێمە ئەو کەسە بەگرتن دەدا دەیبنەوەی بە هەموو شێوەیەک لە شێوەکان تازیبی دەن ئەتوو دەتوانین لە دیپ وێب لە دارک وێب بە تەواوەتیان شێوە ڤیددیۆیان بکەیت ئەگەر ئەوە ڕاستبی بەجددی ینی ئەوە مەساتە ینی ئەو سزنە حکومی کرد بۆ سیمی پرایڤێت وەکو خەسخانەکانی لای خۆمان بەس بۆ تعزیبدانی خەڵکی بۆ تێکشکانی هەرچی ئیرادەیە بۆی ئەو کەسانەی کە لەو سزنەنە بە هیچ شێوەیەک لە شێوەکان چاویان بە ڕۆژ نەکەوێتەوە تاکە خەونیان ئەوبی کە بە زووترین کات بمرن لەمان کاتیشدا ئەو کەسانی لە دەرەی سزن بە هەموو شێوەیەک ترس بخاتە دڵیانەوە وەکو پێم وتن ئەگەر دەتانوێت ڤیددیۆکی درێژ دروست بکەم لەسەر شێواز و شێوازی تعزیبدان و لەمان کاتدا چۆن خەڵکیان تعزیبدا و چێ منهەزێکیان بەکارهێناوە و منهەزی ئەکادمی تەوان بەکارهێنراوە بۆ تعزیبی نەفسی و جەسەدی ئەو سەزینانە لە کۆمنت بۆ بنووسن هەروە لایکی ڤیددیۆ کە لە بیر مەکەن لەگەڵ سەبسکرایبی چەناڵەکە خواتان لەگەڵ